کە دێنە سەر دەستەی سیاسی ئیدارەی سیاسی ئەم گەندەڵانەی تاغوتانی پارتی وێچێتی و ملحیدان و بێدینان و مرتەدانی کورد ئێوە خۆشتان ئەم هەفتەیە ئاجۆتان لێ گرتووە لە ئیخبارە کە مەسئولانی حکومەتی مرتەدی یەکێتی و پارتی ئەیانەوێ مخدراتەکە بکەن بەڕەسمی بەو اعتیبارات پارێزگاری سەحەتی خەڵکەکەمانەکەن لەبەرەوەی خەڵکێکی مافیایی ئەنواع وەشکال مخدرات دێنێ قیاسی صحی لەسەر نییە کە ئەنەما ئەوانی ترکە ئەوانەی هەنوو قیاسەکەی صحیە ئەم جارە ئەوان بە قیاسی صحی ئەیهێنن بە مقدارێکی تایبەتی شەیدەنەوە بە خەڵکی وەکو زۆر پێشکەوتوو بنەوەکو حکومەتی هۆڵەندا کە بە مقداری تایبەتی و بەڕەسمی ڕێگادا بفرۆشت ئەمە لە کاتێکایە کە 25 ساڵ 26 ساڵ کارەبایان تەمین نەکردو دەرمانیان تەمین نەکردو جامعاتیان نەکردوەوە کە خزمەتی خەڵکەکە بکە ئەو هەموو خەڵکە خریجە و هەمووی دەرەچێ بەبێ ئەوەی نە ئینتیمای مابێ نە وەزیفەی دەستکرد ئێمە اختلافمان لەگەڵ ئەم گەندەڵانە و لەگەڵ ئەم دڕندانە و ئەم وەحشیانە هەیە کە چوونەتە سەر حکم نە دینیان بە خەڵک هێشتووە نە دنیا نە قەومیەتەکەیان هێشتووە وەکو قەومێ خەڵکەکە بە چاواشەکاری جاران خەڵکەکە بۆ کوردایەتی بکەنەوە بە سوتەمەنی شۆڕش نە بڕواشیان بە دیموکراسی و مافی ئینسان هەیە کە بەرزیان کردوەوە وەکو بۆ ئیمباخێکی ئەورشم کردویانەتە ملیان ئێمە ئەو بۆ ئیمباخە ڕاکێشین لە ملیان ئێمە وەکو جەنابەت نین خزمەتکار و کاسەلێسی ئەوان بین و درعمان بدەنێ بۆی خۆمان بپارێزین من لەو شارانەیە حرەکەتمە کرد و پارەم پێ نەبوو سیارەکەشم چاکەوە یەک سیارەیەکیشم پێ بۆ کات بەڵام شەو ڕۆژە ڕۆیشتین و ئەگەڕین بەسەرەوە خەڵکیا بۆ وشیارکردنەوە ئەو مزگەوتەی تۆ دڵت پێخۆش بوو لە سایەی ئەمانی تاغوتانی ئاسایشە لە سلەیمانی خەڵک لێت کۆبێتەوە و نوێژت لە دواوە بکە لەژێر سایی چەکەکانی خۆمانە زمانی بزوتنەوەی ئیسلامی ئێمە 10,000 کەس هات بۆ نوێژی جمعە لە مزگەوتی جێهات ئێمە ئەمانیشمان بەدەست خۆمانەوە پیاویش بووین و جەری بووین و تەوحید و عەقیدەکەشمان ئەوەی کە جەنابەت باسیەکەی لەگەڵ حاکمیەتەکەشە باسمانە کرد تفەنگیشمان لە شان نابوو چونکە ئێمە مانزانی کە بە جیهادەکە ئەپارێزرێ و ئێستاژە و کەسەی کە پێی وابێ ئیسلام بەبێ جیهادە هێنێت و بۆ کوردستان ئەبێ ڕەنجی فەرهادی بدە ئەبێ ئەو چێوە هەڵکەنە بیکە بە تاقەوسانێک بەڵام بۆ پارتی وێچێتی ئێمە لە کوردستان چێتیە ئەوە هەست پێەکەین کوردستان خاکە کوردیش خەڵکێکە لەسەر و کوردستانە ئەژین ئێمە هەمومان واین و مشتەرەکین لەگەڵ یەکترە لەگەڵ کابرای مارکسی لەگەڵ کابرای شوعی لەگەڵ کابرای بێدین لەگەڵ دیندار لەگەڵ یەزیدی لەگەڵ قەومی لەگەڵ هەر کەسێک لە هەر ئیتیجاهاتێکە ئێمە کێشەمان لە ئیتیجاهاتی خەڵکانیە لە فکری خەڵک ناترسین بۆ یاڵێن سنووری من کۆتایی پێدەکە سنووری تۆ دەست پێک سنووری تۆ سنووری کەسایەتی خۆتە بە فکری خۆت بە دیدی خۆت بە ئایدۆلۆژی خۆت بە ئەخلاقی خۆت بە ماڵی خۆت بە سامانی خۆت بە ڕێی خۆت تۆ خۆت خۆتی و منیش منم بەڵام ئەو ڕێ لەوە ناگرێمە ئیسلامەکەمان بخەینەوە پێش چاوی خەڵکی و بڵێن ئەم بەرنامەیە کە ڕزگارکردنی ئینسانی تایە ئەمما لەگەڵ دەسەڵاتدارە سیاسیەکە ئێمە وەکو جەنابەت نین لە خزمەتیانی فرعونێک فرعون بە وەلی ئەمر بزانی مسادەرەکردنی ماڵی مسلمانانی هەموویە نابێت تعزیبدانی خەڵکی مسلمان و حافظ قورآنی بە شەرعی زانی بێت کارەبای لە بن گونیاندا بێت چێکی وەکو کاک عەبدولباستی هەولێر کە لە ساڵی 1998ەوە 99 لە زیندانی پارتیە حافظ قورآن پیاوێکی مسلمان یان ئەو هەموو پڕمە ئەساتانەی ترکە ئەگیرێن ئێمە ناین وەکو جەنابەت بکەوینە بۆ یاخکردنی پێڵاوی سوڵتان ئێمە باوەڕمان بە حاکمیەتی دینی خوای پەروەردگار هەیە یا داود إنا جعلناك خليفة في الأرض لتحكم بين الناس ئەم خەلیفەیەتیە کە پێغەمبەران بریکارێتی خوای گەورەی و کردویانە لتحكم بين الناس حکمکردنیش ئەبێ بزانی ئێمە وەکو تۆ نەخوێنەوار نین وەکو شیوخەکانیشت نەخوێنەوار نین کە لە باسی حاکمیەتە دێمەوە سەری ئینشاءالله ئێمە ئەزانین دەسەڵاتی سیاسی سێشتە یاسەداڕشتنە حکمکردنە داوەری بردنە لایە کە هەرسێکی لە قورئانە هەن لە باسی تەشریعە لە سوورەی شورایە لە 21 ئەفەرمێ ئەم لەهم شركاء شرعوا لهم من الدين ما لم يأذن به الله لە حکمە لە 45 مائدەیە ئەفەرمێ ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون لداورية لسورة النساء على آية 64 فرمي ألم تر إلى الذين يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك وما أنزل من قبلك يريدون أن يتحاكموا إلى الطاغوت وقد أمروا أن يكفروا به ويريد الشيطان أن يضلهم ضلالا بعيدا
ئەمە باوەڕمان بەم دەسەڵاتە سیاسی هەیە کە ئەبێ بگەڕێتەوە بۆ سەرۆرەتی شەرع و بەس و تەنها حاکمیەتەکەش بگەڕێتەوە بۆ دینی خوای گەورە و بەس نەگەیەکێکی تر لەولاو بکەین بە وەلی ئەمر کە لە دینەکە دەرچووە بە عەلەنی تەوافی لالەشەکە لە جیاتی تەوافی کەعبە ئێوەش لە سۆفیەک ڕاست بوونەتەوە لەبەرەوەی لە دەوروبەری شێخی عەبدولقادری گەیلانی یان شێخی نەقشبەندی یان کاک ئەحمەدی شێخ لەوانەیە دوعای بکا بڵێ خوایە لە منیش و لەمیش خۆش بی یا بڵێ لەبەر خاتری ئەمیش لە من خۆش بی کە ئەبێ بە بیدعایەک شمشێرتان لەوان هەڵگرتووە بەڵام لە بەرامبەر تاغوتان و ملحیدان و مرتەد و بێدین و گەندەڵەکانە خۆتان مت کرد ئەبێ ئەوە بزانین کە جەنابەت کە ئەڵێی دیفاعت لە حکومەتی هەرێمە کردو لە کوردستانە کردو ئەوانە ئەوە ئێمە نین دیفاع لە کوردستان و خەڵکی کورد کردومانە و ئەیکەین بە چەکیش کردومانە وەکو جەنابەت نەهاتووی ناوە بیکەین اینجا بە قسەش کردومانە لەو شوێنێک کە پێویستی بە قسەکردن هەیە لە بەغدا بوو بێ یا لە ڕۆتردام لە هۆڵندا کە خەڵکەکەی هەنساری سەدام حوسێن من چوومە سەر منبەرەکە وتم سەدام حوسێنی مولحید و مرتد ئێمە مساومەمان لەسەر وتنی حەق نەکرد کەوا بوو کە ئەڵێن کوردستان بۆی جەنابەت کە لێت تێکەڵ بوو ئێمە لێمان تێکەڵ نەبووە ئەو چاواشەکاریەشت جواب بدەینەوە کوردستان خاکە خەڵکە دەسەڵاتی سیاسی لە خاک و خەڵکە ئێمە اختلافمان لەسەری نییە کە دیفاعیشی لێکەین لە کوردستان و لە دەوڵەتێکی کوردی بەڕووی دەوڵەتە داگیرکەرەکان هاوسێ داگیرکەرەکانمانە دیفاعی لێکەین ئەژنا دەوڵەتێکی کوردی دروست بێ هەر مەسعود بەرزانی بیبا بەڕێوە هەر تاغوتێکە بێ و کۆ تاغوتانی تر کە لە ئەندۆنیسیاوە تا مەغریبەی بن بەڕێوە خۆ نهاتوێتە پێشەوە شەرعی خوا تەطبیق بکە بە ئینتیخاباتی خەڵکێکی حڕیش نهاتوێتە پێشەوە هەتا ئەوکو تەئیدی بکەین و بەیعەتی بدەینە کە ئیسلامەکەمان لەسەرا تەطبیق بکە ئێمە تووشی ئەو چاواشەکاریە مەکە خۆت بڕۆ ئاور لە قیامەتی خۆت بدەرەوە ئەوە دنیات بردوێتەوە لە ژن و لە متعە و لە حەرام و لە حەڵاڵ هەمووی کەوتۆتە بەردەست لە سایەی تاغوتانە ئەژیت و لە ئەمانایت و پێشم سەیرە دەرعەت هەیە چونکە ئێمە خەڵکێک لەناو بزوتنەوەی ئیسلامیمان نابوو کە ئێستا نائیبی پەرلەمانە کاک شێخ فەخرەدین ئەندام سەرکردایەتیمان بوو بەڵام چوو لە بەغدا عەمەلیاتی کرد و هاتووە کاکە تۆ بۆچی ئەندام سەرکردایەتی بزوتنەوەیکی چەکداری کە سەدام حوسێن بە کافرە زانێ و جیهادی بەرامبەر ڕاگەیاند تۆ لەو زیاتر لە ئەمانای عەزیزە خوای گەورە هیدایەتی ئێمەش و تۆش بدە خوای گەورە ئێمەش و ئەم مسڵمانە بە ڕێزانەش هیدایەت بدە ڕامانگرە لەسەر ئەم دینە ئەو کەسانش کە دینەکەیان وەرنەگرتووە ئەقلیان پێ بشکێ بیری لێ بکەنەوە زیاتر تەنها ئیسلامیش چارەسەری کوردە بەخوا قەسەم 100 ساڵی تریش لەژێر سای عەلەمانێتی کوردیا بن ئەوەتان دەست ناکەوێت کە ئێستا دەستانەکرێت زیاتریش هەتان چەوسێننەوە هەتاوەکو ئەو ڕۆژەی خۆتانە گەڕێنەوە بۆ ئیسلام و ئەبن بە عەبدی خوا ئەو کەسەش کە ئەبێ بە عەبدی خوا عبودیەتی هیچ کەسێکی تر قبوڵ ناکە خوای گەورە ئێمەش وێوەش سەلامەت و سەرکەوتو بکە أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته